غريبی منت کردبوو ویان وەنیە تا وازە یوتیوبی دێنم بەخێر بێنەوە خۆشەویستانم ئەڵلقەی ژمارە 101 تۆمار دەکەن یەکجار دڵم خۆشە برێم ئەڵلقەی ژمارە 101 تۆمار دەکەین بۆ بەرنامەی سفرێک ژیری گەرنترین هەواڵەکانی ئەوڕۆ با ئەکسەس پێ بکەین بەڵام تکایە دوگمێ لایک سەبسکرایب لەبیر نەکەن یەڵا گەورەترین ئەو یارانەی لەو هەفتەیە بڵاو دەکەینەوە تو یاری زۆر باشمان هەیە تقریبان یاری د ئیتسیۆ کڵەکشنمان هەیە لە یاریەکانی ئەساسن کرد لەسەڵ نێتین سویچ بەردەست دەبی بۆ کەسانی کە سویچیان هەیە حەزیان لە یاریەکانی ئەساسنە دەتوان لە هەفتەی ئەو مانگا یاریەکانی ئیتسیۆ کڵەکشن ئەنجام بدەن کە سێ یاری زۆر ناوازنە وەبزانم یەکێکن لە باشترین یاریەکانی ئەساسن من تەنیا یەک بەشم تۆزە کردیە هەر هەموو نەکردیە بەڵام یاری خۆش دیارن ئەو کەسانی سویچیان هەیە پێم وایە یەکێکە لە یاریە باشەکان ئەنجام بدەن لەسەری دووەم یاری گەورە وە کۆتا یاری گەورەی کە لەو هەفتەیە بڵاو دەکردەوە کە یەکێکە لە یاریە زەخمەکانی ئەو ساڵ بەگشتی یاری هۆرایزن فۆربیدن وێستە یاری هۆرایزن فۆربیدن وێست تقریبن لە ئاستی یاریە زەخمەکانە هەرچەندە هۆرایزن بەقەدەر گاد و ڤار و لاست ئۆف ئەس و یاریە زەخمەکانی پلەیستێشنی لەوانێ ئەو ناوبانگەی نەبی یاخود ئەو هەوادارەی نەبی بەڵام ناوبانگەکەی زۆرە ئەوەن بەش یەکەم یاریەکەی تاوەکو تەواو نەکردی ئێستا خەریکم تۆزێک تاوەکو بچمانە جەوی یاریەکەی بەڵام هەوڵ دەدەم ڕۆژی یەکەم لە هەژدەی دوو کە بەردەست دەبی لەسەر پلیستیشن 4 و پلیستیشن 5 یاریەکەتانە بۆ تاقیکەمەوە و زۆر حەز دەکەم بیکەمە زنجیرە لە چەناڵی یوتیوبی ژیر ئەگەر حەز دەکەن دوگمێ لایک دابگرن لە کۆمنت بنووسن بیکەینە زنجیرە دەکەینە زنجیرە ئینشاءالله یاریەکە جیهانی کراوەیە چەند شوێنێکی نوێتیدا بۆی خۆی یاریەکەی بەناوی فۆربیدن وێستاش واتە ڕۆژاوای حرام کراوەکە لەسەر شوێنەکە کەوا مرۆڤایەتی نادبی پێشتر بستەوەی یاخود دەگەت چوو بیتە بێش تووشی هەندێک چێژێک کۆمەڵایەتی دەبی کە لە بەش یەکەم یاریەکەش تۆزێک باس کرات باسی زۆرە نەخۆشەشی دەکات لە ناو خاکەکان بڵاو کرایتەوە چارەسەرەکەشی لەو شوێنەیە کە نابی مرۆڤایەتی بستەوێندر بەڵام ئاڵۆی دەستەوێندر بۆ ئەوەی چارەسەری ئەو زۆرە نەخۆشیە بکات دواتر ڕوانێ بۆ بەدیارکرد کە ئەو نەخۆشیە لە ڕێگەی گروپەکەەوە بڵاو کرایتەوە گروپەش دەستیان هەیە لەو شتانە چیرۆقی سەرنجا چێژ دیارە گرافێکی تۆپ نۆچە زۆر جوانە گرافیکی بە تایبەتی گژوجیا لێرە زۆر جوانە قژی ئاڵۆی زۆر بە جوانی جوڵە و ئەنەمەیشنی پێکرایە لە چاو بەش یەکەم یەکجار پێشکەوتوترال لەسەر پلیستیشن 5 لە بە کواڵەتی 2K 60 فریم و 4K 30 فریم بەردەست دەبی لەسەر پلیستیشن 4 و پلیستیشن 4 پرۆ بە کواڵەتی 1080p و 2K یاخود ئەپسکێڵی 4K بە 30 فریم بەردەست دەبن و یاریەکە ئەگەر لەسەر پلیستیشن 4 یاخود پلیستیشن 4 پرۆ بکڕی بە $6 بە خۆڕایی ئەپگرید دەکرێت لە بۆ پلیستیشن 5 و گەیمەرانی پلیستیشن 5 دەتوانن ڤێژنی پلیستیشن 4ەکەی بە $6 بکڕن بە خۆڕایی ئەپگرید بکرێتەوە لە بۆ $7 ڤێژنی پلیستیشن 5 واتە شەرت نییە بچی بە $7 بکڕێ و یاریە بەڵکو بە $6 بکرا ئەپگرید دەکرێتەوە لە داهاتوو لە بۆت بە خۆڕایی بەڵام سەردەم یاریەکانی داهاتوو وانابی مثلا گارە بە ڕاگنەڕۆک بە $10 لە بۆت ئەپگرید دەکرێتەوە بەڵام ئەو یاریان سۆنی بە خۆڕایی لەوت ئەپگرید دەکات بێنە سەر گەورەترین هەواڵەکانی ئەو هەفتەیە جگە لە GTA کە هەواڵە نووسری هەیە ڕۆکستار گارەڤار زۆر هەواڵی گەورەمان هەیە بەڵام یەکێک لە هەواڵە هەرە نهیمەکانەوە هەواڵانی کە من پێم وایە پێویستە هەموو گەیمەرێک ئاگاداری بی و چەند ساڵێک پێش ئێستاش پێم ساڵی پار بوو کە لە بەرنامەی سفرێک ژیری زۆر بە گەورەی باسمان کرد ئەویش یاری Resident Evil 4 ریمیکە بەناوباکسین یاری Resident Evil لە مێژوودا بێگومان Resident Evil 4 کە لەسەر PlayStation 2 کاتی خۆی هەبوو ئەو یاریە ریمێک دەکرێتەوە لەلایەن کاپکۆمەوە من پار بوو وا بزانم پێم وتن کەەوە لیستێک لەناو کاپکۆمی دزرایە ئەو لیستی یاریەکانەکە کای لەسەر دەکا بێگومان Resident Evil 4 ریمیکی تێدایە و بەپەی دەنگوەیەک و بەپەی راپۆرتێکی نوێ بیتن دەڵێ یاری Resident Evil 4 ریمیک کە لە یەکەم جار لە ڕێدەتی بڵاوکرەوە بینیم دوای تۆ تویتەری دواتر ماڵپەڕەکان وێبسایتە گەورەکانی جیهان ستۆریەکە و چیرۆکیان هەڵگرت و بڵاویان کردەوە بەپێی ئەو دەنگ و راپۆرتە نوێی بیتن دەڵێ Resident Evil 4 ریمیک ئێستا حالیان لە فول پرۆدەکشنە و ئەو ساڵ لەوانەیە بڵاو بکرێتەوە یاخود سەرەتای ساڵی داهاتوو لەوانەیە لە ئیڤنتێکی PlayStation لەو مانگەی یاخود مانجی داهاتوو بە فەرمیاشکرا بکرێت هەرچەندە من پێم وانە State of Play لەو مانگەی ببینین لە بەرەوەی لەو مانگەی ئەوەندە مێژنی State of Play-مان بینی لە بۆ یاری Gran Turismo 7 هەرچەندە ئەوە State of Play لە بۆ یەک یاری بوو بەڵام State of Play ئەو جارە چەند یاریەک لە خۆ دەگری یەکێک لەو یاریانە ژاڵێن Resident Evil 4 ریمیکە بەپەی دەنگویەکان بیتن ئەو جارە ڕاستە ریمیکە هەمان شت دووبارە دەکرێتەوە کاتە هەمان چیرۆک و هەمان کارکتر و هەمان شتە بەڵام دەڵێ دەستکاریەکی گشتی یاریەکەش دەکرێت یاریەکە ترسناکتر دەبی و هەندێک مۆدێڵی کارکتەر و هەندێک چیرۆکی نوێ لە یاریەکە بەکاردێن کە کاتی خۆی لە بۆ Resident Evil 4 دروستیان کرد بەڵام کەت کرا لە یاریەکەی واتە لە یاریەکەی بەردەست نەخرا بەڵام ئیشیان سەکرد بوو هەمان ئەو پرۆژانیان هەڵگرتووە ئێستا دووبارە کار لەسەر دەکەنەوە دایان لەو یاریە زیادی بکەن بۆ منەیەکێک لەو پرۆژانێک کە باس کرایە خود دزەی پێکرایە ئەوەیەکەوە لیۆن دەستە ناو قەڵایەکی زۆر گەورە لەگەڵ هەندێک لە بووکەڵی بەشەردە یاخود بووکەڵی جنۆکەی لە ناو لە جستیتیان شتشی و بابەتانەیە بەشەردێن تۆزێک بە Resident Evil ئەوەی دەچیتن Resident Evil 8 دەچی کە لەچێ ناو House of Benedict
تقریبا بە ستایلی دەچیتن و دەڵێن گرافیکەکەشی زۆر جوانە هەرچەندە لەوە پلیستیشن 4 و Xbox One لەوانێ بەردەست بی بەڵام دەڵێن next gen گرافیکی Resident Evil دەبی و بە هەمان ئینجینی دروست دەکرێت کە یاری Resident Evil Village لێ دروست کرایە خۆت هەشتی لێ دروست کرایە یەکجار دڵخۆشن بۆ هەواڵی من پێم وایە هەواڵێکی زۆر سەرنجڕاکێش و نایاب دەبیتن هیوادارم کاپکۆم ئەو یاریە بە تاواتی بیپێکەنی و یارەکە کورد نکاتەوە لەبەر Resident Evil 4 چێکە لە یارە درێژەکانی Resident Evil حەز ناکەم کورد کرێتەوە دەمێن لە هەمان ستایل بی بەڵام زۆر درێژ نەبێت بەسەن پێم وایە سویت سپۆتەکە یاخود کاتە شیرینەکەی هەموو یاریەک لە بینی 15 کاژمێر لە بۆ 20 کاژمێرە لەوەندەی زیاتر تۆزەک بێزارکەرە لەوەندەی کەمتریش هەز دەکەی شایانی $6 نییە مهم دەمێ ڕێنگۆ بەگرم دڵتان خۆشە بە Resident Evil 4 ریمەیکی یاخودنا و ئەگە زانیاری زیاتریشمان بەرزکەوی کە بڕیار لە State of Play داهات و ئاشرا بکرێ ئاگادارتان دەکەمەوە خبرێکی یەکجار گەورە کە لەو هەفتەیە دزەی پێکرا واتەنە دزە پێکرا نییە پێم وایە Ubisoft بان قەستە هەواڵی بڵاو کردێتەوە کە ریاکشنێکی پۆزیتیفی هەوادارەکانی بەدەست بینی پێشەوەی کۆنفرانسی خۆی بکە لە هاوین ئەویش یاری Assassin's Creed نوێیە Assassin's Creed نوێ بڕیارە لە بەغدای بی ئەوجارە لە شاری بەغداد بی و دەڵێن یاریێکی زۆر گەورە نابی واتە هاوشێوەی Assassin's Creed Valhalla و Odyssey و Origin نابیتن واتە Open World وا گەورە نابی دەڵێ جیهانێکی کراوی بچووکە زیاتر فۆکس دەخاتە سەر ستێڵفی واتە هاوشێوەی یاریە کۆنەکان مەسەرەن چۆن کاتی خۆی Assassin's Creed 1 و 2 3 و ئەوانە Unity ئەوانە جیهانەکە زۆر زەبەلاح نەبوو تەنیا یەک شار بوو یەک ناوچە گرنگی بە یەک شوێن دەدا بەڵام شارەکە کرا بە پارچە واتە گرنگی زیاتر بە شوێنەکان دەدا لەوەی گرنگی بە جیهانێکی یەکجار زەبەلاح بدەکە لەوانە هیچ گرنگیت پێ نەبێت شاخێک لەولای دروست کرا لەگەڵ گرنگ نەبێت بچێت سەری یاخودە سەری زیاتر ئەوە گرنگەکەوە لەنا ئەو شارەی شوێنەکان وردەکاریەکان زیاتر بی لەوەیکەوە شوێنێکی زۆر گەورە بێن بە پێ دەنگوێ نوێبی کارکتەری بەسیرمان هەیە لە یاری Assassin's Creed Valhalla لەبێ ڕاستۆری لاینەکە لەبێ وەردەگرن لە Valhalla وەردەگرن ئەو کارکتەرە دەستە شاری بەغداد و لەوێندە لە دوو جەماعەتی باز ناکەم زۆر سپۆیل ناکەم لەبەر ئەو کەسانێک یاریەکانی Assassin's Creed نەکردیە بە هیچ شتێکیان سپۆیل ناکەم لەبەر ئەو یاری لەسەر عێراقە لەسەر بەغدادە و پێم وایە مێژوویەکی گەوری هەیە بەغداد پێکمان دەزانین کە سەرچاوی شارستانێکی زۆربەی هەموو شارستانیەکان و ئەفسانەکانی جیهان عێراقە بابلە وەروە بەغدایە کارکتەرێکی عەرەب بە بێگومان بەسیر و دەڵێن یەک دوو کارکتەری نوێژ لەبێ زیاد دەکرێت تەنانەت ئەو کەسێکەوە ڕۆڵی بە جیهازەکەی دەستەوە ڕابردوو دیێنەیەکی تێز دەکاتن ئەوش هەر زۆر عەرەبە مەسەلەن لەیلایەکە عەرەبە سەرنجڕاکێش دەبی پێم وایە و زۆر بۆ دڵخۆشم دەڵێ زیاتر گرنگی بە ستێڵف دەدەن نەک بە ئۆپن وۆڵدێکی گەورە ستێڵف واتە خۆ ماتکردن واتە خۆ شاردنەوە واتە ئەوە نییە بەناو خەڵکی داپڕۆی و حساب لەو کەس نەکەی پاڵەوانێکی وابی تقریبا وەکو یونیتی بێتە پێشچاوتان حەز دەکەم زۆر بە یونیتی دەچی ئەو یاریە لەبەرەوەی یونیتی گرنگی زیاتر بێک شاری گەورە دەدا مەسەلەن فەرەنسا لە فەرەنسا گرنگی بە پاریس دەدا لەو شارەی ئەگە پۆلیسەکان بتبینن بەدوو دەکەون سەو دەبی بە ستێڵ دیاری کرد لەسەر خانوەکان بازنە لەسەر باڵەخانەکان بڕۆ یاخود بەدزی یاخود شوێن دروبەرجی خۆت بوو ستێڵفم بەدڵ دەبێت لە Assassin's Creed نوێ و دەڵێن ستاندەڵۆنە واتە ئەو یاریە درێژکراوەی Valhalla نییە بەڵکو ستاندەڵۆن یاریی تایبەتە و دەڵێت سێ جۆری یاری تایبەتی لە Ubisoft لە بەرەمێنانە وەکو یاری Assassin's Creed واتە تقریبا Ubisoft جێ لە هەواداران دەگرین کە دڵم پێخۆشم هیوادارم ئەو ساڵ هەرچەند دەڵێ ئەو ساڵ یان سەرەتای ساڵ داهات و بەڵام من پێم وایە ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە و پێویست شەو ساڵ بڵاو بکرێتەوە لەبەرەوەی Ubisoft حالیان وەزعی زۆر خراپە و Valhalla ژمارەی زۆری لێفرۆشرایە بەڵام گەیمەران لە Ubisoft رازی نات لەبەر شتەکانیان کۆپی پێستی و دووبارەی زۆر تێدایە هیوادارم ئەو جارە تاڵ جیاوازمی ئەو Ubisoft بی کە کات خۆی خۆشمان دەویست لەبەر یاریەکانی Assassin's Creed هیوادار بەپێی تۆم هێدرسنی بی ئەو لیکەرە دزە پێکرە بەناوبانگەکەی یاریە تەقەکەرەکان تۆم هێدرسن لە تویتەری دەڵێ Warzone 2 لەگەڵ Modern Warfare 2 بێکەوە لێک کاتدا بڵاو دەکرێنەوە بەڵام مەرج نییە هەردووچیان لێک ڕۆژ بەردەست بن واتە Modern Warfare 2 یاری Warzone 2 لە خۆ دەگرین هەرچەندە Warzone 2 هەف فری تو پلی دەبی بەڵام Warzone 2 تایبەتە بە PlayStation 5 و Xbox Series واتە لە بوونەوەی ئێستا نەگنەوەی ڕابردوو وەکو PlayStation 4 و Xbox One Warzone 2 ماپەچی نوێیە گەیمپلی نوێ تەکتیشی نوێ ستایلی نوێ Warzone لە خۆ دەگری و تایبەت شە بە next gen current gen ناتوانین بڵێن نەوەی داهاتووکردنەوەی ئێستا PlayStation 5 و Xbox Series نەوەی ڕابردوو PlayStation 4 و Xbox One تا لێبرن دەکەم شتەکە وای لێهاتیوە ئۆکەی دەبێت مستەڵەحاتی ڕاستی و دروستی بەکار بێت کەمە ڕۆژنامە نووسین یوتیوبەرین قسەی ڕاستی Modern Warfare 2 تاوکەری Modern Warfare 2019 دەبیتن
هەمان چیرۆکە بێگومان زۆر درێژ نابێت لەوانەیە و پڕێت 4 کاژمێر 3 کاژمێر و نیوبی مۆدی مەڵتیپلەیەرەکەی لەوانەیە من ئەگەر بێت مۆدی مەڵتیپلەیەرەکەی بەکو مۆدرن وارفەریبی من دەیکڕمەوە یارێ من تا ئەوەکو ئێستا لە مۆدرن وارفەرەوە هەتا ئێستا یاریێکی Call of Duty نەکڕێەوە هەتا 2020 یاری Call of Duty نەکڕێن 21 نەمکڕێ 22 تا ئەوکەستا نەمکڕێ سو 3 ساڵە Call of Duty نەکڕێ ئەو ساڵ Call of Duty دەکڕم ئەگەر بێت و چیرۆکەی تۆزێک باشبی وەروە مۆدی مەڵتیپلەیەرەکەی چکە زۆر گرنگی بە وارزۆن نادا من وەکو خۆم حەزمم باتڵ ڕیاڵی نییەم بەڵام مۆدی مەڵتیپلەیەر لەلام زۆر خۆشەویستە بەتایبەتی مۆدرن وارفەر 2019 یەکێکە لە خۆشتی ماپەکانی تێدایە ئۆکەی ستایل یاریەکەم زۆر بەدڵە کاتێکی زۆری پێویست نییە بۆ ئەوەی لە یاریەکە باش بێ Call of Duty بە گشتی باشبی لەوە زۆر باش دەبێت وارزۆن پێویستی بە 50-60 کاژمێرە تاوەکو تمانی یەکەم کیلی خۆت بکەیت هیوادارم باش بیتنەوە هیوادارم وارزۆن دووش لە ئاسی چاڕوانیەکانمان بێسن زۆر گرنگ بە وارزۆن دوی نادەین بەڵام مۆدرن وارفەر 2 هیوادارم بگاتەوە سەر ئەساسەکەی خۆی کە مۆدرن وارفەری 2019 کە یارێکی زۆر پێما بوو یەکێک لە باشنیارەکانی Call of Duty کە چەندی ساڵە بڵاو نەکرێتەوە هیوادارم مۆدرن وارفەر 2 بەو شێوازەیە هەڕێن تریلەرێک بڵاوکرێەوە لە بۆ یاری Atomic Heart و ئاشکراکرێت لە 2022 یاریەکە بڵاو دەکرێتەوە دەمانزانی ئەو ساڵە لەبەرەوەی پار بوو پار دواخرە ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە Atomic Heart دەتوانین بڵین هاوشێوەی یاریێکی بایۆشۆکە بەڵام بەستایلێکی ڕووسی چکە یاریەکە خۆی ڕووسیەوە ئیندیپێندنتە واتە یاریەکە لەلایەن ستودیۆیەکی بچووک بەرهەم دێ تریلەرەکەی زۆر ناوازەیە یعنی ئۆکەی لە ڕووی گرافیک لە ڕووی گەیم پڵەی لە ڕووی میکانیکی یاریەکەی پس دەبێت بایۆشاکە بەڵام بە next level ئۆکەی ئەوەی زۆر بەلای مەسەنجاشە جیاوازی یاریەکەیە لە ڕووی visual artەوە لە ڕووی presentation واتە پێشکەشکردنی شتەکان و لە هەمان کاتیشدا ئەو یاری ئیندیپێندنتە واتە ستودیۆیەکی بچووک دروستی کردێ بەڵام بە تریپل ئەی دەچی بە یاریێکی زەبەلا دەچی وا هەز دەکەی و یاری بە سەدان کەس یان خودبازاران کەس دروست کرا کەچی وە نییە Atomic Heart ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە بەڵام خبرێکی یەکجار خۆش لەناو Atomic Heartەوەیەکەوە لە بۆ گیمەرانی Xboxی یاخود گەیم پاسی یاریەکە لە ڕۆژ یەکەم لەسەر گەیم پاسی بەردەست دیوە پێویست ناکە 6 دلاری پێ بدەین کاوەش هەواڵش یەکجار دڵخۆشکەرە لە بۆ کەسانی کە Xboxیان هەیە کەنی بڵاو دەکرێتەوە دەڵێ 2022 من وەکو خۆم پێم وایە لەوانێ لە پاییز یاخود لە هامینی ئەو ساڵ یاریەکە بڵاو بگرێتەوە هیواداریشم لە هاوین بڵاو بکرێت لەبەرەوەی لە مانجی 9 12 یاری یەکجار زۆر هەیە کاتمان لەوانێت لە بۆ یاریشی جیاواز نەبی هیوادارم لە هاوین بڵاو بکرێتەوە لە مانجی 6 7 8 6 زەحمەتە لەبەرەوەی ئارتن لەو کاتانە پێشتری کۆنفرانسی E3 ئەنجام دەدرا هەرچەندە ئەو ساڵ E3مان نییە بەڵام هەز دەکەم ئەو ساڵ ئەگە بێت و لە مانجی 7 و 8 ئەگە 6 و 7 ئەگە کۆنفرانسەکانی خۆیان هەبی کۆمپانیاکە کەسە و کۆنفرانسی خۆی بکە ئەو یاری لە مانجی 8 بڵاو بکرێتەوە فرۆشەشی 1000 زۆری دەبی و هیواداریش لەبەرەوەی تریلەرەکە 1000 چەند کێشە تریلەر یاریێکی دیکە بڵاو کرایەوە کە لەلایەن ستودیۆی Telltale Gamesی WB دروست دەکرێت یاخود Warner Bros دروست دەکرێت ئەویش یاری The Wolf Among Us 2 بەش یەکەمی ئەو یاریەی هەوادارەکی سەرسەختی هەیە من یەکێک نیم لەو کەسانە و تاوەکو سەر یاریەکەم نەکردیە بەڵام زۆر کەس پێم دەڵێن ژیر یاری The Wolf Among Us تاقیکەوە لە ستۆریەکانی وەکو Walking Dead شێوەی Telltale دەڵێن تاقیکەوە یەکێکە لە ستۆری هەرە ناوبانگەکان هەرە باشەکان بەشی دومیشی گرافیکەکەی لە بۆ یارێکی Telltale لەو ستایلە شکلە کۆمیکی کە هەیتی یەکجار سەرنجڕا چێشتیارەوە گەیمەرەکی زۆرش دڵخۆشە ژماری وی وڵاکەکانی یەکجار بەرزە لە تویتر کمیونیتی و کۆمەڵگەی گەیمینگ زۆر پشگیری لەو یاری دەکەن و من حەز دەکەم ئەو یاری ئەنجام بدەم و بەڵێنشم دابوو کە لە 2022 زۆرترین یاری تاقی دەکەینەوە مەسەن God of War 2مان تەواو کرد ڕێدێتشە تەواو نەکردیە لە برەوازمینێ مەجاڵم نییە باس حەز دەکەمە زۆر یاریانە بخەمە چناڵەکەم ئینشاءالله کاتمان هەبیتن وعد مەدەژیر ئۆکەی بە سونیشم خواردەکە وعدتان پێ نەدەم وعد نادەم بەڵام حەز دەکەم بیکەم ئۆکەی وەکو گەیمەرێک حەز دەکەم یاری بکەم Wolf Among Us 2 بڕیار لە 2023 بڵاو بکرێتەوە تریلەرێکی زۆر سەرنجاتیشە تکا دەکەم بڕۆم بینەری بن بێنە سەر ڕۆکستار سێ خەبەری گەورەمان هەیە لەسەر ڕۆکستار یەکەمیان یاری Red Dead Redemption 2 بۆ دەیەمین لە پڕفرۆشتین یاریەکان لە مێژوودا زیاتر لە 43 ملیۆن کۆپی لە فرۆشە لەبەرەوەی تەنیا چەند ساڵێکی ڕێت 2018 19 20 21 22 کەمتر لە 4 ساڵە کەمتر لە 3 ساڵ و شتەکە ئەین 3 ساڵ و شتەکە یاری بڵاوکرێتە 43 ملیۆن کۆپی لە فرۆشەیە و دەیەم پڕفرۆشتین یاریە لە مێژوودا تەنانەت یاری GTA 5 بەقەدەر یاریەکانی Assassin's Creed و زۆر یاری دیکەش بوو کە لیستێک هەبوو بەقەدەر هەر هەمویان
کۆپی لە فرشتەیە مێژووی ئەساسنگری چەند یاری هەبوو چەند کۆپیانی فرشتە ناگاتە GTA 5 Red Dead Redemption 2 بێگومان ژمارەکان کەمتر دەبێت لە GTA 5 لە بەرەو یاریێکی وێسترنە کاوبۆیە هەموو کەسە حەزی لە جیهانی کاوبۆی نییە یاریێک کە عمری تەنیا 3 ساڵە ببتە دەیەم لە پرفرشتین یاریەکانی مێژوو ئافرین دەوێت لەبەر ڕۆکستاری وەروەها Red Dead ینی یەکێکە لە یاریە تەواو تایبەتەکان لای زۆر بەمان بە تایبەتی گەیمەرانی یوتیوبەری وەکو خۆم وەکو ستۆری و گەیمەران و بینەرانی وەکو ئەو ئێوەی خۆشەویست کە سەری و بەرنامەیە دەکەن یاریش تایبەتە لە لامانەوە پێویستشە لەو ئاستەبی و هیوادارم ڕۆکستار GTA 6 والێ بە پێی لیکەرەشی نوێبی دەڵێ بوڵی دوون هێشتا لەوانەیە لە بەرەمێنانبی بەهۆی ئەوەی کۆد نەیمەچاندیشتەوە لە ناو پرۆژەکانی کۆمپانیای ڕۆکستار کە خەڵک تەعین دەکەن مێنشن کرایە کە بوڵی سیکوەڵ لە بەرەمێنانە و کارمەندیان دەوێت لە بۆی هەرچەندە من زۆر قەنەعاتم بۆ لیکەی نییە تاوەکوێسە وزام یەک شتیان ڕاست بووە ئەویش ئەوە بووکەوە کاتی خۆی لە 2020 وتیان 20 بوو I think یان 20 وتیان Call of Duty ناوی Cold War و قسەکەشان ڕاست بوو کە Call of Duty ئەو ساڵی بنای Black Ops Cold War بوو Black Opsەکەیان نازانی بەڵام Cold Warەکەیان زانی تاوەکوێسە چەند شتێکی بچووکیان ڕاست بووە بەڵام شتی گەورەیان تاوەکوێسە ڕاست نەبوو ئەو ماڵپەڕە یاخود ئەو لیکەرە هیوادارم ئەویان ڕاست بێرچەندە وەکوتم تەنیا دەنگوێ لەوانێ ڕاست لەوانێ ڕاست نەبیسە و بوڵی دوم بە قسەی ئەوانبی لە بەرەمێنانە بەڵام ئێستا پاش GTA 6 لەبەر ڕۆکستار دەڵێ GTA داهاتوو ئێستا حالیان لە بەرەمێنانە ئەو فەرمیە بەڵام بوڵی دوو فەرمینیە تەنیا دەنگوێیە ئەگەر دەنگوێیەکە زانیم زۆر فەرمیە ئەکید بن لەوەی باسی دەکەم دەڵێم چاوەڕوانی بن ئێستا چۆن پێشترێ پێم دەوتن چاوەڕوان GTA 6 بن خەبەری لەسەر دەزانین ئەو ساڵ ئەو مانگەی سەرمازار تەنان تویتەکەی بێمەسەر ئەوەی کە تویتەکەی GTA 6 نزیکەی 600,000 لایکی لەباتە زۆر زیاترە لەو تویتەی کەەوە مارڤڵ کاتی خۆی ترایلەری یەکەمی Avengers Endgame بڵاو کردەوە یعنی بزانە Avengers Endgame کە هەموو جیهان سەیری کرد دووەم پرداهاترین فیلمە لە مێژوودا لە پاژەفتاری دەبێگومان ئێستا بەقەدەر GTA 6 کە ناوی GTA 6 تێدانێت تەنیا ڕۆکتە دەڵێمە ئیژەسەر یاریەکی دیکە GTA دەکەین ئەو لایکی زیاترە لە Avengers Endgame لە تویتەری نزیکەی 600,000 نیە 590 شتەکە بەڵام نزیکەی 600,000 لایک لە بە پۆستێکی تویتەری لە بە تویتەچی بەبێ وێنە بەبێ وشەی GTA 6 تەنیا GTA داهاتوو ئافەریمی دەوێەوە بزانە GTA چەند گەورە و زەبەلا ئۆکێ نایتی دۆک ستودیۆیە گۆڵدنەکەی زێڕینەکەی پلیستیشنی کە زۆریان خۆش دەوێن جەماعەتی پلیستیشنی نیل دراکمان دەرهێنەر و تقریبا توانین بڵێن سەرۆکی کۆمپانیای سەرۆکی ستودیۆی نایتی دۆک یان سەرۆکی یاخود جێگری سەرۆکەشتە چیوان نیل دراکمان دەرهێنەر یاریەکانی The Last of Us 1 ئەوانە بە فەرمی ڕایگەیان کە خەریکی سێ یارینە هەرچەندە ناوی یاریەکانی ننووسی تەنان نەشی نووسی سێ یاری تەنیا نووسی ئەمە خەریکی ئەوەینە یاری نوێ بە ئیمەوجی دەیان نابوو کە نابی یەکە چەند چای خۆی دوی نازم باز ناکە بزەوت بەڵام هیواتان زۆر بەرز مەکەن لەگەڵ تویتەی هەرچەندە سێ یاریەکە قسەکەی تەواوە من پێم وایە یەکێک لەو یاریانە مۆدی ئۆنلاینی Last of Us 2 دەبی کە بە فاکشن دەناسرێ سنە نازانین ناوی فاکشن دەبی یاخودنە بەڵام لەوانەیە فاکشن بی کە بڕیار ئەوسا بڵاو بکرێتەوە دووەمیان Last of Us ریمیکە ئەویان فەرمیە دەزانین کە Last of Us بەشی یەکەم کە ریمیک دەکرێتەوە لە بە PlayStation 5 بە تایبەتی ئەویان لە بەرەمێنانە هەر لە نایتی دۆجی سێمیان لەوانە یاریی نوێبی هەرچەندە دەڵێن Last of Us 2 دایرەکتەر کەتە من پێم وانێت دایرەکتەر کە دوا گەورەبی ئیعلام بکرێ بەو شێوازە دایرەکتەر کە تەنیا ئابدێتێکە و ئەکسپانشنەی لەوانێ لەگەڵ یاخود فاکشنەکە لەوان دایرەکتەر کەت بی من پێم وایە سێمیان یاریی نوێی ئەنچارتتە هەرچەندە دەنگۆیەکانی ئەنچارتی تۆزە یەک ناگرتەوە هاوشێوی دەنگۆیەکانی مەسەلەن دەرچوونی GTA 6 و ئەوانە نییە GTA هەم کاتێک دەنگۆیەکان ئەگەر یەک نەگرتەوە زوو فرە دەدرێت دەنگۆیانە دەنکە لەگەڵ یەکتر هاوڕانە بەڵام ئەنچارتە زۆلێک دووران دەچیان دەڵێن منداڵەکەی دەبتە نەیتن درێک یاخود نەیتن درێکەکی نوێ دەبین یاخود ڕیبوت دەکرێتەوە یان کاراکتەرێکی تەواو نوێ دەبین گرنگجی بە کلۆی دەدرێت زۆر عشات و مەشات و ئەو شتانەیە من ئارچنەوە خۆم کوژیر کەسێکم نەو دنیای تۆزەک شارەزامە زۆر ناتۆزەک شارەزامە پێم وایە ئەنچارتی نوێە لەوانێ لە 2024 یاخود 25 بڵاو بکرێتەوە بۆ لەوانەیە ئەو ساڵیش تەنیا تیزەرەکی لێ ببین تیزەرەکەوان لە بەرەمێنانە شتێکی لەو بابەتە لەوانەیە ببینێ ئارانەوە تەنیا قسەیە بەس بە فەرمی سیاری نوێنە بەرەمێنان ئەویان فەرمی ئۆکێ بێنە سەر سانتا مۆنیکا ئەو ستودیۆی یاری God of War Ragnarۆکی بەرهەمدەینیوە بڵاو دەکاتەوە ئەو ساڵ سانتا مۆنیکا لە تویتر بە فەرمی ڕایانگەیاند کەوا خەریکی تعینکردنن دایانەیە خەڵکی تعینکەن لە نەخوان لە بەروی خەریکی یاریەکی زۆر زەبەلاح و گەورەنە تا کوێستە ئەنجامیان نەدا لەو شێوازە جا قسەیەمانە هیچیە کە دەڵێن یاریەکی large scale new projectە large scale واتە حەزبێکی گەورەی هەیە
و بەپێی قسەکانی خۆیان بیکە لە جۆبلستەکان هەیە لە گادۆڤار و گادۆڤار ڕاگنەڕۆکیش گەورەترە و یاریە دەینەوە سەر دەنگۆیەکانی پێشترێم کە پار لە بەم باسکردن لە بیرما باسی ئەومان کە سانتا مۆنیکا خەریکی یاریەکی سایفایە خەیاڵی زانستیە و کۆری بارلۆک خۆی کاری دەرهێنانی لە بۆ دەکات دروستکەر و دەرهێنەری یاری گادۆڤار 2010 گاروڤار 2010 و گادۆڤاری توی ڕەسەند کاتی خۆی ئەو یاری لەوانەیە سایفایبی خەیاڵی زانستیبی لەوانەیە تۆزێک بە یاریەکی وەکو مەسەلەن ستارفیلدی بچی لەوانەیە بە شێ لە شێوەکانی ئێکسبۆکسی یاخود بە یاریەکی ستایلی وەکو ماسەفێکسی بچی لەو جۆرانە بیتن بەڵام بە شێوازێکی تریپل ئەی یا شێوازێکی سانتا مۆنیکایانی کامێرە کەسی سێمە لە پشتی تیم کارکتەرەکە لە پێشە خۆتە ئاکشن شوتەر و تەرتیبات و شت بی ئەدڤێنچەر بی سەرکێشی بی ستۆریەکی گەورەی هەبی یاریەکە سینگل پلەیر بی ئۆپن وۆڵد نەبی یاخود ئۆپن وۆڵد بی بەڵام ئۆپن وۆڵدەکە زیاتر فۆکس ئەس سینگل پلەیر و تۆزێک چیرۆکی لینیەر هەبی پێم وایە لەو زۆرە یاریانەیە واتە فەرمی لە ئێستاوە سانتا مۆنیکا کار لەسەر یاری دوای پاش گادۆڤار ڕاگنەڕۆکی دەکات واتە لە دوای ڕاگنەڕۆکی چاڕوانی گادۆڤاری مەبنجارێ ئەو یاری خۆیان لەوانەیە 2025 من پێم وایە 25 یاخود 26 ئەو یاریە نوێیان بڵاو دەکرێتەوە لەوانەیە تا 2029 گادۆڤارێکی دیکە نەبین یاخود سانتا مۆنیکا ئێستا زۆر زەبەلاح بۆ لەوانەیە دوو یاری لێ کات دە بەرهەم بینێن لەوانەیە 2027 و 28 گادۆڤارێکی دیکە ببینین لەو هەفتەیە سۆنی وێب پیجەکەی خۆی ئەپدەیت کردەوە و ریلیز دیتی زۆربەی یاریەکانی خۆی دەستکاری کرد و هەندێکشی ئەپدەیت کردەوە لە ئەپدەیتەکان پێشترێ گادۆڤار نەدەنووسرا 2022 تەنیا دەنووسرا کەمیکسون هەرچەندە دەمازانی 2022 لەبەرەوەی لە تڕۆگەرەکانی سۆنی خۆی لە یوتیوب دەینووسی 2022 لە تویتەری هەر دەینووسی 2022 بەڵام لە ماڵپەڕەکەی خۆی وێبسایتی فەرمی خۆی سۆنی یاخود پلەیستیشنی نەدەنووسرا 2022 تەنیا دەنووسرا کەمیکسون تو پلەیستیشن 4 و پلەیستیشن 5 ئێستا سۆنی وێب پیجێکی نوێی دانایە سەرجەم ئەو یاریانی دانایە کە لە 2022 بڵاو دەکرێنەوە یەکەچیان بێگومان گادۆڤار ڕاگنەڕۆکە نووسیتی TBA 2022 TBA واتە نازاندرێ یاخود دیار نییە ئاشا نەکراوە یاخود دەڵێت TBA واتە T واتە to be واتە be announced واتە هێشتا to be announced واتە هێشتا ئاشا نەکرێ لە 2022 دەکرێتەوە جا بەپێی نوێترین دەنگۆبی لەسەر گادۆڤار ڕاگنەڕۆکی دەڵێن لە پاییزی ئەوساڵ بڵاو دەکرێتەوە لە بەرسەرێنە پاییزی ئەوساڵ بڵاو دەکرێتەوە لە بەرەوەی سۆنی بیدایەتی ئەوساڵ یاری زەبەلاح بڵاو دەکاتەوە لە ناوەڕاستی ساڵ تۆزێک لەوانەیە هەندێک ئیڤێنت و شت ببینین لە کۆتای ئەوساڵ ژیارێکی زەبەلاحی دەبی هەبی تاوەکو لە کاتی هۆڵیدەی لە کاتی پشوەکانی سەری ساڵ فرۆشەشی زۆر کۆ کاتەوە من پێم وایە لەوانەیە گادۆڤار بستە مانجی 9 سپتێمبەر یاخود ئۆکتۆبەر یان نۆڤێمبەر لەو سێ مانگەی پێم وانە مانجی 12 بڵاو بکرێتەوە لە سپتێمبەرەوە تا نۆڤێمبەر پێم وابی گادۆڤاری نوێ بڵاو دەکرێتەوە پێشمە هەرە وەختێ ئینشاءالله دەمێت دەنگۆ قسەی ئێوەش بزانم لە کۆمنت بینویسن ئۆکەی خۆشەویستانم ئەوەش سەرجەمە هەواڵانە بوو کە لەو هەفتەیە بەردەست بوون بۆ ئەوەی خۆشەویستی خەبەری دیکەمان هەبوو بەڵام ئەوانە تۆپ ستۆریەکان ویستن تەنیا تۆپ ستۆریەکان بە درێژتر باز بکەم هەواڵی زیاد زۆر نەبی بەڵام تۆپ ستۆریەکان بی هیوادارە ڤیدیۆکەتان بەدڵ بووبی داوا لێبردنەکەم ئەو هەفتەی ڕابردوو هیچ ڤیدیۆیەکی نوێم نەبوو تەنیا یەک ڤیدیۆمان هەبوو و کارەکەشی بەوەی دەگەڕێتەوەکەوە باپیری خۆشەویستم تۆزێک نەساغ بوو لە نەخۆشخانە بوو دەبای بەردەوام بە شەو لە لای بین و خزمەتی بکەین ئاگامان لێبی وەکو ئەیمەنەوەی بینە و بۆیش یوتیوبەکەم ئەو ماوەی نەمتوان هیچ ڤیدیۆیەک بڵاو بکەمەوە لە بەرەوەی دەبای خزمەتی باپیرم بکەم و هیوادارم ئەگەر ئێوە نەخۆشتان هەیە خدای گەورە شیفای بدە خودە باپیرم زۆر باشە الحەمدولله بۆیش دەتوانم ڤیدیۆ دروست بکەم لەو هەفتەی ئینشاڵڵا تۆڵەی دەکەینەوە و هەوڵی دەدەم یاری هۆرایزن فۆربیدن وێست لە ڕۆژی یەکەم کە بەردەست دەبی بچم بە زووترین کات کۆپیێک لەو یاریە وەرگرم و بە ئەوەی خۆشەویستی تاقیکەمەوە هیوادارم ڤیدیۆکانی منتان بەدڵ ببی سپاس بۆ سەپۆرتتان بۆ پاڵپشتیتان تا ڤیدیۆکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ ژیانی تۆی قوتابی پڕێتی لە خۆشی و چالاکی هەر بۆیە فاستلینگ سیمکارتی خێراترین ئینتەرنێتی بۆ تۆ کردووە بە بێ بەرامبەر هەر ئەوەش نا 3 گیگابایت دیاریت پێدەبەخشێت و ژیانت خۆشتر و ئاسانتر دەکات ئیتر تۆی قوتابی لەگەڵ فاستلینگ خێراترینی